سلاوتان لەبێ هاوڕێیان ئەوڕۆ دەمەوێت تێبینیای لەسەر گەندەلی باز بکەم. ئێمە تا ئێستا بە تەواوی لە مانای گەندەلی تێنەگەیشتووین. گەندەلی چییە؟ دەبێت گەندەلی جیا بکرێتەوە لە فێلبازی و دزی و شتی تر. ئەوەی کە من زۆر دەمەوێت تاکیدی لەسەر بکەم ئەوەیە کە خەڵکی ئێمە بەگشتی بەشدارە لە گەندەلی، بەگشتی. بۆ نمونەکە ئەگەر دەبینین 1,400,000 فەرمانبەرمان هەیە، ئەم 1,400,000 فەرمانبەرە هەر یەکە واستەیەکی کردووە، وایە؟ کە بەبێ واستەدا نەدەمەزرا، کەواتە لە گەندەلی بەشدار بووە. هەر زەویەک لەم وڵاتەیە دابەش کرابێ بەسەر خەڵک، ئەوەی کە وەری گرتووە واستەی کردووە، و ئەوەی خۆی پێش بخوا پێش لەوەی تر بخوا، هەر پارەیەک دابەش کرابێ، هەر سرفەیەک هاتبێ واستەکاری تێدا کراوە. بەڕێزان ئەوە پێی دەڵێن گەندەلی، ئەو واستەکاریانە پێی دەڵێن گەندەلی. کەواتە بەس حکوومەت بەشدار نەبووە، خەڵک بەشدار بووە. 1,400,000 کەس کە موچە وەردەگرێت بەشدار دەبێ. ئەو 1,400,000 کەسە هەر یەکە و دایکێک و برایەکی هەبێ کردێ ژمارەی گشتی دانیشتوانی هەرێمی کوردستان، کەواتە هەموو خەڵک بە تێکرا بەشدارە لە گەندەلی. بەڵام ئەو گەندەلیە جیایە لە دزی. کەسێک کە چەند موچەیەک وەردەگرێت ئەو پێی دەڵێن دزی، موچەی کەسێکی ترە دزی، ئەو پێی ناڵێن گەندەلی. ئەو دزیە، ئەو بە دز دادەنرێ، ئەو بە تاوان دەژمێردرێ. ئەوەی کە مافی یەک زەوی هەیە دەچێت 50 قەت ئەزەی وەردەگرێ، ئەوەش بە دز دادەنرێ. ئەوانە فێلبازن، ئەوانە کاری تاوانن، لادان پێدەڵێ. بۆیە ئەو تێبینیان باس کرد کە خۆزگە گەندەلیمان جیا کردبا لەگەڵ تاوانەکانی تر. بۆیە تا ئەو کاتەش کە ئێمە لە چەمکی گەندەلی باش تێنەگەین، ئەو گەندەلیە چارەسەر ناکرێت. دەبێت ئێمە تێبگەین، هەر کارێکە دەیکەین ئەگەر بە پێی پسپۆری خۆمان نەبێ، ئەو پلەیەکە وەری دەگرین، ئەو شوێنێکە دادەمەزرێن، ئەو زەویەکە وەری دەگرین. ئەگەر بە حەقی خۆمان وەری نەگرین، ئەگەر بێ واستە وەری نەگرین، کەواتە بەشدار بووینە لە گەندەلی. خۆی سیستەمەکەش وا بووە، بتەوێ نەتەوێ ئۆتۆماتیکیان بەشدار بووی. بەڵام بەشداربوونەکەش قەینا، بەشداربوون لە گەندەلی بەڵام لە دزی و فێلبازی بە دووربی باشترە. ئەوانەی ترە بێ بە گەندەلیدا نەنێن، ئەوانەی تر بە دزیدا بنێن، بە تاوانەکانی تر پێناسەیان بۆ بکەین. بۆیە بەڕێزان گەندەلی لە وڵاتە دەبێت دیاریکراو بێت. شتێک گەندەلیە کە بۆ خەڵکی ئێمە تا ئێستا دیاری نەکراوە. ئێمە وەک تاک ڕۆژانە چەندەها گەندەلی دەکەین، وایە هەر لە سرای نانەوە بگرە کە دەچی نان دەکڕی، پارەی خۆت دەبێە پێش، یان بوارەکانی تری ژیان لە ڕەفتار لەگەڵ خێزان، هاوڕێیان، برادەران، ئەنی هەر سەرپێچیەک تۆ لە ڕێسا و یاساکانی ژیان دەیکەی. ئەگەر ڕۆژانە هەموو کردەوەکانت بژمێری، دەبینی تۆ تا ڕادەیەکی زۆر بەشدار بووی لە گەندەلی. تا ئەو کاتەش تاکی ئێمە خۆی چاک نەکا، چاکسازی لە ناخی خۆی نەکا، گەندەلی لە وڵات چارەسەر ناکرێت. گەندەلی بە حەزب چارەسەر نابێ، ئەمە خەونێکە و تەنیا بانگەشەیەکە کە حەزب دەتوانێت گەندەلی چارەسەر بکە. تاک هاوڵاتی دەتوانێت گەندەلی چارەسەر بکە بەو ڕێگایە کە خۆی بەشدار نەبێ لە گەندەلی، ڕێگە نەدا بەخۆی کە بەشدار بێ لە گەندەلی. بۆیە دەبێ هاوڵاتیان و تاگەکانی ئێمە چاکسازی لە خۆیانەوە بکەن. ئەوە باشترین هەنگاوە بۆ چارەسەریکردنی گەندەلی لەم وڵاتەیە و بە ئومێدی سەرکەوتن و بە دروستی تێگەیشتن لەو بابەتە. دەستان خۆش.